سبەینێ بانگەشە دیاری دەکرێت لێدوانی دارایی هەرێم لەسەر خشتەی موچە بڵاو کرایەوە. یەکێتی مامۆستایان لەسەر موچە هاتە دەنگ. سلااوتان لێبێت سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق وردبینی لە لیستی کاندیدان تەواو کردو و سبەینە وادەی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان دیاری دەکات. ئەحمەد جەمیل سەرۆکی تیمی ڕۆژنامەوانی کۆمیسیۆنی واڵەی سەربەخۆی هەڵبژارنەکانی عێراق ڕایگەیاند. وردبینی لە لیستی کاندیدانی هەڵبژارنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تەواو بووە و لەم دوو ڕۆژەدا ئەنجومەنی کۆمیسیاران کۆ دەبێتەوە و لیستی کۆتایی کاندیدان پەسەند دەکات و هەر لەو کۆبوونەوەیدا وادەی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان دیاری دەکرێت. بەپێی زانیاریەکان سبەینە وادەی بانگەشە دیاری دەکرێت و ڕۆژی چوارشەممە یا پێنجشەممەی ئەم هەفتەیە بانگەشە دەست پێ دەکات. هونەر جەمال وتەبێژی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ڕایگەیاند دوای ئەوەی دوێنێ وەزارەتی دارایی عێراق بڕی 572 میلیارد دیناری خستۆتە سەر هەژماری وەزارەتی دارایی هەرێم و لەگەڵ ئەو بڕی پێشتر ناردوێتی لە ئێستادا 755 میلیارد دیناریان لەبەردەستە. ڕاشیگەیان وەزارەتی دارایی هەرێم بۆ موچەی هەر مانگێک 998 میلیارد دیناری پێویستە و لەبەر ئەوە لە ئێستادا بۆ 755 میلیارد دینارە ناتوانن موچەی مانگی ئاب دابش بکەن چونکە 243 میلیارد دینار کورتهێنانیان هەیە. ئاماژەی بۆ وەشکر ئەمڕۆ بە فەرمیداوای ڕوونکردنەوەی لە وەزارەتی دارایی عێراق دەکەن و چاوەڕێ دەکەن بەغداد لە نزیکترین کاتدا پارەی تەواوکاری موچە بنێرێت و لەگەڵ ناردنیشیدا بە زووترین کات دەست بە دابشکردنی موچەی مانگی هەشت دەکەن. یەکێتی مامۆستایانی کوردستان ڕایگەیاند کێشەی موچە بە یەکجاری بنبڕ بکرێت کە پێمان وایە بڕیاری دادگای فیدراڵی و ئەو لێک تێگەیشتنانەی لەم دواییانەیە کراوە هەنگاوی باشن بۆ چارەسەر. لە بەیاننامەکەشدا هاتووە دەبێت پرۆسەی پەروەردە و خوێندن لە ڕیزبەندی یەکەمی بایەخپێدانی حکوومەت بێ. پێویستە بەرزکردنەوەی موچە بڕیاری لێ بدرێت دەبێت کەسی شیاو لە شوێنی شیاودا بنرێت. هەروەها دەبێت هەموو هەوڵێک بدرێت بۆ ئەوەی مامۆستایان و فەرمانبەرانیش لە هەموو ئەو پێشینانەی لە بانکە حکوومیەکان دەدرێت لێەوە سوودمەند بن. هاوشێوەی هەوڕێ و هاوڵەکانیان لە عێراق و باشترین فاکتۆریش بۆ ئەوە چوونی موچەکانە بۆ سەر ئەو بانکانە. دەبێت کەسی شیاو لە شوێنی شیاودا بنرێت لەسەرەوە تاکو خوارەوە. چونکە پرۆسەی پەروەردە و خوێندنی باڵا وەکو هەردامەزراوەیەکی دیکە نییە هەرچۆنە بێت بەڕێوە بچێت لە بەیاننامەکەدا هاتووە. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.